طاقت بشتو خلق خوشان یکی بالا در دورا دیر کیوانی کیجی و ویدیجی هن نابندی کجبرا جی گران هن هجمار گلک باش جنخوشا هن درمانجی کرن و هنجی عملیات کرن چند دکتوری منی چند نخوش العملیات کرن کرد بيتما زحمت بيتما حركز السربياي حركز الجبرة دي بالخدانية كان هادنا الجلمة الكريا بوكرن نخوشا الفريندارا تشكي جيكي بيروز ومشخاصي بيجي منكارن حقيقة جي بدنا جيكي سباسيان دۆخی تەندروستی دۆخی سیاسی و عسکەری ڕۆژئاوای کوردستان تێکچوو ئێمە وەکو پزیشک پێشینەی کارەکانمان خزمەتکردنی مرۆڤایەتی خزمەتکردنی تەندروستیە بە شێوەیەکی گشتی بۆ مرۆڤ جا چ جای ئەوەی ئەم خزمەتکردنە بۆ کەسێکی نزیکی خۆت بۆ هاوزمان و هاوخوێن و هاونەتەوەی خۆت بێت ئێم بڕیارماندا کۆمەڵی قوربانی بدەین یەک لەو قوربانانی کە بۆ خۆمان پێشتر نیاز بوون بیدین بۆ ڕۆژئاوا جێهێشتنی هەندێک ئیش و کار با بڵێن کە لەوانەی خزمەتکردنی برایانی خوشکانی ڕۆژئاوامان زیاتر مەبەست بێ زیاتر لە پێشنی کارەکان بێ لە هەندێک شتا مرۆڤ ئەولەوێت بە هەندێک ئیش دەدات ئەگەر هەواڵان محتاجیە مەبن ژگەل هەواڵی خۆمە دەهین ji بۆ پێشخستنا سەحە و تەندروستیە ڕۆژاوا مەژ باشوور هەمی وەختی دەهین فارغ نینە فەرقی باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوا نینە ئیمە هەمی کوردین و نەتەوەیەکی سەربلندین مە حەز دکەین ئالیکاریە هەواڵی خۆ هەر جێک بی بکەین خواستن ji ڕۆژاوا